خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی کێشەی پارەدارکردنی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان تا ئێستا باڵپەسێنراوی دوو چیرۆک هەیە. چیرۆکی یەکەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، ئەوان داواکەن کە وەکو مانگەکانی پێشووتر وەکو ئەو ڕێکەوتنانەی هەیە وەکو بڕیارەکەی دادگای فیدراڵی کە هیچ شتێکی نەهێشتۆتەوە بۆ ئەوەی پارە بنێرێت بۆ دابەشکردنی موچە، پێویست بوو وەزارەتی دارایی عێراق موچە بنێرێت، بەڵام موچەی نەناردووە. ئێستا سەرقاڵی دابەشکردنی موچەی مانگی شەشی موچەخۆرانی خۆیەتی، بەڵام موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نانێرێت. حکوومەتی هەرێمی کوردستان بەغدا تۆمەتبارەکە بەوەی کە کەمتەرخەم بوون یان هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان برسی کردووە. ئەمە قسەی حکوومەتی هەرێمی کوردستانە، یان ئەو چیرۆکەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. لە ڕاستیشدا بڕگەیەک هەیە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی کاڵێ تەنانەت ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم پەیوەندی بە بابەتی ناردنی داهاتی شەوە نیە، بەڵکو پێویستە موچەی موچەخۆران بە هیچ شێوەیەک نەچێتە ناو ململانەی سیاسیەوە. حکوومەتی عێراقیش باس لەوە دەکات کە چیرۆکەکەی حکوومەتی عێراقیش بەو شێوەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبووە بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ بکات کە پێک هاتووە لە تەوتین و هەروەها لە پرسی ناردنی داهاتی نانەوتی. ئەوەی لەو نێوەندەدا لەو دوو چیرۆکەدا زەرمەندی گەورەیە موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستانن کە مافیان لای حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدایە. ئێمەش پرسیار دەکەین ئەخۆ پرسەکە بۆچی بەم شێوەیە گەیشت؟ بەڕاستی پشتی سیاسیان ڕەهەندی سیاسی هەیە ئەم بابەتە و بۆچی مانگەکانی پێشووتریش بە هەمان چیرۆکدا تێپەڕیوە و بەغدا پارەی داوە؟ بۆچی هەوڵێکی زۆر درا بۆ ئەوەی تەوتین بکرێ، بەڵام بەغدا بە جۆرێک لە جۆرەکان بڕیاری دادگای فیدراڵی بە مەتاتی باز دەکرد و تەنانەت لە وەزارەتی داراییش ڕۆژێک جەختیان لێ نەکردەوە؟ بۆچی لە مانگەکانی پێشوودا حکوومەتی هەرێم ئەو داهاتە نانەوچەی دەنارد و بە هەمان بڕ و بەڵام بەغدا هەر موچەی دەنارد؟ ئەمانەش پرسیاری جددین کە ئەخۆ بۆچی بەغدا تەنها لەو مانگەدا و کێشەی هەبوو؟ ئایا هیچ ئاگادارکردنەوەیکی پێشوەختەی کردووە؟ هەڵبەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر ڕەعەت ڕەفعە کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی یان سەرۆکی لیژنەی تیمی سکاڵاکاران بوو لە دادگای فیدراڵی کە لە هەولێرەوە لەگەڵمانەوە، دواتریش لەگەڵ دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ کادری پێشکەوتوو پارتی دموکراتی کوردستان گفتوگۆکەین. سەرەتا لەگەڵ دکتۆر ڕەعەت گفتوگۆکەین. بەڕێز دکتۆر ئەم کاتت باش، سپاس بۆ دەرفەتە. ئەمەوێ بەڕاستی وەکووە بیرهێنانەوەیەک ئەو باسە بێنینەوە پێش کە ئێوە ڕۆیشتن و دوجار لە دادگای فیدراڵی بڕیاردرا کە مانگانە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێت و لەگەڵ ئەوەشدا ڕێکەوتنێک هەبوو لە نێوان وەزارەتی دارایی هەرێم و وەزارەتی دارایی عێراق. ئەمە ئەگەر بۆ وەبیرهێنانەوەیەک بۆ چۆنی بوو؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێست و گشتبینەرانی کورسات بێ. خۆی بەڕاستی دوای ئەوە کەوا ئێمە بێ هیوا بووین لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی کوردستان بکات و ئەو قەیرانە گەورەی کەوا نزیکەی 10 ساڵی خایاند ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان مانگ بە مانگ سەختتر دەبوو و زیاتر موچەخۆر دەبووە قوربانی ئەو دەسەڵاتەی کەوا لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبات و بێ ئومێدش بووین لە پەرلەمان، چونکە پەرلەمان بۆتە کە لە دەستی حیزبە دەسەڵاتدارەکان و هیچیان شتێک ناکەن کەوا لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زەرر بێت. بۆیە هەردەم پەرلەمان بۆ بتە داردەستی حکوومەتی هەرێمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و لە ناو پەرلەمانی کوردستان گۆڕانکاریەکی ئەو تۆ ناکرێت و ناتواندرێت وەکو خۆی
پشتگیری و پشتیوانی بۆ موسەخۆرانی هەرێمی کوردستان بکەیت و نەشیان دەتوانی بڕیارێک دەربکەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیکەن بە ئەوەی کەوا موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێت و جگە لەوەش لە دەسەڵاتی سێمی هەرێمی کوردستان کەوا بریتی بوو لە دەسەڵاتی دادوەری بەڕاستی بێهیوابین بۆی کەوا هەمومان لە کوردستاندا دەژین دەزانین ئەو کەیسانێکەوە تابعێکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان لە دادگاکانی هەرێمی کوردستان یەکلا نابێتەوە و ئەگەر یەکلاش بێتەوە لە قازانجی دەسەڵات یەکلا دەبێتەوە بۆیە ئێمە ناچار بووینکەوە ڕوومان کردە دادگای فیدرالی لەوێ هەوڵی خۆمانداکەوە بتوانین موسەخۆرانی هەرێمی کوردستان لە کێشە و قەیرانەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەرکەین ئەو بوو سپاس بۆ خۆی گەورە لەسەر داوای ئێمە بڕیاری تەوتین دەرکرا لە دادگای فیدرالی و تەنانەت بۆ بەبیرهێنانەوەی بینەرانی کورسات ئەوە بکەوە تەنها یەک بڕیار نییە بڕیارەکەی دادگای فیدرالی بەڵکو 4 بڕیار 5 بڕیارە یەک لە بڕیارە هەرە گرنگەکانی و یەکەم بڕیاری بریتە بە بڕیاری تەوتین ئەوش تەفاسیلی خۆی هەیە دواتر توانین باسی بکەین گرنگترینە ئەوەی کەوا ئیلزامکردنی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بەوەی کەوا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێ باوەی کەوا ئیلزامکردنی حکوومەتی هەرێم داتا و زانیاری بنێرێ ڕاست و دروست بۆ حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقیش ناچار بێکەوە تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات لە ڕێگەی ئەو بانقە حکومیە فیدرالیانەی کەوا لە دەرەوەی هەرێم کار دەکەن. باشە بەڕێز دکتۆر لە یەکێک لە بڕگەکانی یان لە چوارچەوەی بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم پابەندی خۆی بەرامبەر بە حکوومەتی فیدرال جێبەجێ نەکرد نابێ ئەمە بکرێتە هۆیەک بۆ بێشکردنی موچەخۆران لە موچەکانیان ینی ئەمە لە چوارچەوەی بڕیارەکەی دادگای فیدرالی هاتووە ینی ئەمە ئەو قسێ ناهێڵێتەوە یان دەرفەت نادا بە وەزارەتی دارایی عراقی کە پارە نەنێرێ ینی پێت وانییە لێرەدا ناحەقیەکە بێ نەخێوانیە دەقی بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە تەوتینی موچە دەڵێ وتەمویلها من قبل الحكومة الاتحادية بعد التوطين کەواتە تەوتینی کوردە سەرەتا مەرجی تەمویل کردن و حکوومەتی عێراقی دەتوانین بڵین لە ماوەی ئەو ساڵ و دوو مانگەی کەەوە لە ڕابردوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەی کردووە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناردووە بۆی کەوە تەسهیلاتێکی باشی کردبوو و مانگ بە مانگ لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاست دەکراوە پاک دەکراوە و هاوتای لیستی موچەی فەرمانبەرانی عێراقی لێ دەکرات چ لە خانەنشینان چ لە دەرماڵە و مخەساتەکان چ لە موچەی بنەڕەتی ئەوانە هەموو بەرەبەرە دەکراوە سەر وەکو عێراقی لێ دەهات ئەوە هەنگاوی باش نرا بەڵام کۆتایی ئەوە بکەوە کۆتاڕێکاری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مابووکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کردیە کۆسپ و تەگەرێکی زۆر گەورە و لە خودی خۆشیدا زۆر ئاسان بوو بۆی کەوا تەنها یەک ڕێکارماوە ئەوی ژناردنی ژمارەی حسابی بانقی موسەخۆرانی هەرێمی کوردستان با لە بانکانی هەژماری منش بن بەڵام گرنگەوەیە ژمارەی حسابیەکەی بنێری لە بانکەکانی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی عێراقی وەزارەتی دارایی عێراقی ناچار بێکەوە کاتێک کۆتاڕێکار جێبەجێ دەکات حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش ناچار دەبێتەوە تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ وم لێرە خاڵش زۆر گرنگکەیە هەردەمدا کۆچم لێ کردووە بۆی کەوە تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیچ پەیوەست نییە بە داهاتی بە ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عێراق یان داهاتی نەوتی بەڵکو پەیوەستە بە پرۆسەی تەوتینەوە کەواتە تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە پەیوەستە بە ناردنی داتا و زانیاریەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کەوا تایبەتە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان و کۆتا داتاش بریتە لە ژمارەی حسابی بانقی موسەخۆرانی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی لەوێدا حکوومەتی عێراقی ناچارەکەوە تەمویلی موچەخۆران بکات کەواتە پەیوەستە بە تەوتین بەڵام ئەوەی تر کەوا ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عێراقی و داهاتی نەوتی ئەوە پەیوەندی بە بودجەی هەرێمی کوردستان هەیە پەیوەندی بە بودجە پرۆژەکاندا هەیە وەزارەتەکان
میزانی داهاتە وەزارەت و فەرمانکان هەیە پێیوەست نییە بە موچەی فەرمانبەرانی کوردستان هەروەکو لەناو بڕیارەکەی دادگای فیدرالی داهاتووە. لەو دقەی کە لە بڕیاری دادگای فدرالی هاتووە لە بەردەستی منە پێویستە هەرێم سیاسەتی تەوتینی موچە لە ڕێگەی وەزارەتی دارایی هەرێمەوە پەیڕۆ بکات. ئەگەر هەرێم پابەند نەبووە و کاتە سەرجەم فەرمانگەکان دەتوانن ڕاستەوخۆ لیستی موچە بە وەزارەتی دارایی فدرال بنێرن. بەڕاستی لەسەر ئەو تەفاسیلی تەوتینە یعنی زۆر قسەی لەسەر کرا خۆتە زانی کە بۆ بە بابەتێک تەفاسیلەکەی دقەکەی بە تێگەیشتنەکەی دادگای فدرالی لەسەر تەوتین کامێ چییە؟ خۆی ئەوەی خوێنتەوە ڕاستە بەڵام بەڕاستی فرسەتێکی باش بوو بۆ فەرمانگە وەزارەتەکانی کەوا لە سنووری زۆنی سەوز کاریان دەکرد بۆ موچەخۆرانی زۆنی سەوز چکە زۆر جاران بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی دەیگوت ئێمە لەگەڵ تەوتین بە تایبەتی لە هەڵمەتەکانی هەڵبژاردن و منش ئەو کاتی باسم کرد ئەگەر ڕاست دەکەن و بە فعلی دەیانێت تەوتین بکەن ئەوە بە پێی بڕیاری دادگای فیدرالی دەتوان ڕاستەوخۆ فەرمانکانی خۆیان تەوجیه بکەن و ڕێنمایی بکەن لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە فەرمانکانی خۆیان بۆ وەزارەتی دارایی عێراقی بچێت لەوێ ئەوان ناچارن بە پێی بڕیارەکەی دادگای فیدرالی تەمویل بکرێ بەڵام ئێستا ئەو ئۆفەرە نەماوە بەڕاستی و ئەو دەرفەتە لەباردا لەوەی کەوا سەرۆکی کۆمار ئەوەیەکی کرد سکاڵایەکی کرد ئەوە بوو لە مانجی 2025 یەکلا کراوە کەوا نەسی قەراری دادگای فیدرالی زۆرێک لە جۆرەکان عودولی تێداکرا بەوەی کەوا ناتواندرێ ڕاستەوخۆ فەرمانکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سنووری زۆنی سەوزیش بن ڕاستەوە خۆم لیستی موچەکانیان بنێرن بۆ وەزارەتی دارایی عێراقی بۆ پێویستە ئەوها ئیلزام کراوە کەوا تەنها دەبی لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارە ئەنجام درێت کەواتە ئەو ئۆفەرش نەما بەداخەوە ئەوش لەسەر سکاڵایەکەی سەرۆکی کۆمار بووکەوە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورە هەر ئەو سکاڵایە بوویان هەر ڕەبتی بۆ سکاڵایە بوویان بەڕاستی من کۆمەڵێک زانیاریم هەیە بە ئەمانەتەوە کە تەنانەت لە هەندێک کۆبوونەوەی داخرا و تایبەتدا و تەنانەت هەندێک لیژنە یان تیم لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بە ئەمانەتەوە زانیاریە دەڵێم گفتوگۆیان کردو و توێتی جگەلەوەی کە پێش ئەو سکاڵایەش پێشەوەش کە نیێتە هەبووە جگەلەوەی کە من ئێمە ناتوانین جگەلەوەی کە لە چوارچێوەی وەزارەتی دارایی هەرێمە نەبێ و تەوتینە ڕاستەخۆ ناکرێ لەبەرەوەی ئێمە ناتوانین مەسەلەی غیابات و مەسەلەی پلە بەرزکردنەوەیە مەسەلەی ئیمۆڵەتامە کۆمەڵێک لە مانگانەیە کۆمەڵێک شت لە بەرامبەر فەرمانبەران ئادێتە پێشەوە ینی ئەمە بۆ ئەوان قورسە تەنانەت بە ئەمانەتەوە بە مامۆستایانی ناڕازی بە مامۆستایانی مانگرتوش نەسەن بەو شێوە پێیوتون و بە هەمان شێوە من ئەو زانیاریم هەیە بەڕێز دکتۆر مەسەلەن پێیانوتون هەندێک وڵاتی دراوسێ تەنانەت بۆ پرسی ئاو لەگەڵ ئێمە کۆ دەبنەوە بەڵام لە نەتیجە باسیەوەکەن کە هەژماری منیان ئەبێ لە چوارچێوەی وەزارەتی دارایی هەرێم ئەو بابەتە جێبەجێ بکرێ ئەم فشارە سیاسیەش کاریگەری نەبوو بەڕاستی خۆشیان سەبەب نەبوون هەم سەرۆکوەزیران هەم وەزارەتی دارایی هەم محکەمەی فیدرالی خۆیان سەبەب نەبوون بەڕاستی کەلەکەیان بۆ قوڵ کرد خۆی محکەمەی اتحادی بەڕاستی ئینسافێکی زۆر باشی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرد و مقارنە ناکرێت محکەمەی اتحادی لەگەڵ سوودانی و حکوومەتی هەرێمی کوردستان و من لە سەرتاوەش هەر یەکەم ڕۆژ باسم کرد کەوا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و حکوومەتی سوودانی هەمان مەبەست و هەمان نیازیان هەبوو و هەردووچیان بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکان هاوتەریب بوون ڕائیەکانیان بەوەی کەوا لە ڕۆڵی دادگای فیدرالیدا چۆن نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دەیگوت نابێ تەوتینی موچەی فەرمانبەران بکرێت و ڕاستەوخۆ موچە لە عێراقەوە بۆ سەر حسابی موچەخۆرانی هەرێمی کوردستان بچێت چکە پێچەوانی دەستورە بە هەمان نەفەس و هەمان دەقیش نوێنەری حکوومەتی سوودانی هەمان قسەی دەکردەوە کەوا دەیگوت ئەوە نادەستوریە تەنانەت ڤیدیۆیەکەیە پێش دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالی سوودانی زۆر بە سەریحی لە کەناڵی الحەدەث وابزانم مقابلەی هەیە حەدەثە وابزانم یا عەرەبیەیە زۆر بە سەریحی دەڵێ ئێمە ناتوانین موچە ڕاستەوخۆ بۆ حکوومەتی هەرێم بنێنێت چکە ئەو پێچەوانەی دەستورە کەواتە هەمان عەقلیەتی سوودانی عەقلیەتی هەرێمی کوردستانیش بوو و قیادەکانیان زۆر لە یەک نزیک بوون و هەردووش لە متتەفیق بوون کەوە نابێت موچە ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ موچەخۆرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێتە دەستیان
ئەو بەڵام ئەوە مقابلەی پێش بڕیارەکەی دادگای فیدرالی بوو بەڵام دوای دادگای فیدرالی کاتێک بڕیارەکەیدا حکوومەتی عێراقی ناچار بوو کەوا ئیلتیزام بکات بەڵام بەداخەوە ئەو دەرفەتەی نزیکەی ساڵێک هەبوو لە دەستی بەرپرسانی یەکێتی دەبا ئیستیقلالیان بکردبا ئەگەر ڕازگۆبان لەگەڵ موچەخۆران و مامۆستایانی ناڕازی و لەگەڵ فەرمانکانی خۆیان دەیانتوانین ئیستیقلالیکەن بەڵام دواتر ئەو ئۆفەرە نەما بەڕاستی ئەو ئۆفەرە نەما و ناتوانرێت ئێستا تەنها دەبێت لە ڕێی وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ وەزارەت دارایی عێراقی تەنسیق هەبێت و دەبێت هەردووچیان پێکەوە بە هەمانجی لیستەکە ئامادە باشە بەڵام بە پرسیارێکی ینی با بڵین هەم نیشتیمانی هەم ئینسانی بکەیت ینی بەڕای تۆ ڕەوایە گەر بێت و پارتی بتوانێت سبەینی لە ڕێگای هەژماری منەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین کا بۆن منەگەر لە سلێمانی کابرا هەژماری منی نەکرد بێ موچە وەرنەگرێ لێرە تاوانی چییە کابراایك لێرە ڕەنگە یەکێتی نەبێ یان یەکێتی لێرە موچەی موچەخۆرانی سلێمانی ڕاستەوخۆ خستبە سەر بەغدا بەڵام لە هەولێر لە شەقڵاوە لە دهۆک لە زاخۆ لە شوێنێکی دیکە موچەخۆر موچەوەەر نەگرێ ینی بەڕای تۆ ئەم بابەتە بابەتێکی ڕاست و دروست بوو هەم بابەتە نیشتیمانەکە هەم پرسە ئینسانیەکە ئەگەر تەنانەت یەکێتیش بیکرد پێوەستی بەڵێ بەڵێ ئەوە پەیوەستی بە پرسی نیشتیمانی نیە چکە بەرپرسە هەرە باڵاکانی پارتی و یەکێتی هەمویان بە موچە ڕاستەوخۆ لە عێراق وەردەگرن بە تەوتینی ژوەری دەگرن بۆ ئەوان پرسێکی نیشتیمانی نییە و حەق خۆیانە و مافی خۆیانە بۆ کارگوزارێک خزمەتگوزارێک کارمەندێکی ئاسایی موچەکەی 250,000 ئەگەر ڕاستەوخۆ لە عێراقەوە بۆی ئەوە خائینە و کورد نییە و خۆفرۆشە بەڵام ئەوەی کەوا بە ملیۆنەها دینار وەردەگرێت بە دۆلار وەردەگرێت ئەو ڕاستەوخۆ موچەکەی بە تەوتیم بۆی بێتە ناو مۆبایلەکەی ئەوە بەرپرسە ئاساییە و کووردە و کوردایەتی دەکات ئەوە خاڵێکی زۆر گرنگە دوو قاعدەیەکی شەرعی هەیە دەڵێ ما لا يدرك كله لا يترك جله ئەگەر تۆ نەتوانی هەموو ئیشەکان جێبەجێ بکەیت بەلای کەمی ئەوەی کەوا لە دەستە بیکەیت باسی ئەوەی دەکەم بەرپرسانی یەکێتی ئەگەر ڕازگۆبان دەیانتوانی ئەو ئیشە ئەنجام دەن بەڵام نەیان کرد وەنیان کرد لە سەریان کەوتووە لە هەڵبژاردننی داهاتوش زەریبە و بازی ئەو جیاوازی و تەناقڵی نێوان قسە و فعلیان دەکرێت باشە ئەو حەق و حسابە وەڵامی پرسیارەکەتە جەناو دەڵێ چۆن دەبێ بڵێ بەڵام من قسەکەم لەسەر ئەوە نییە کە حرامە یان نانیشتیمانە ئەگەر لە زاخۆوە بۆ خانەقین بێ یان بۆ گەرمیان بێ بەڵێ هەموو موچەخۆرێک مافی خۆیەتی 28 مانگ موچەی خۆی وەربگرێ جال بە تەوتینە بە هەر ڕێگایەکە موچەی خۆی وەربگرێ نەک حرامە زۆریش حەڵاڵە لەبەرەوەی ماندوو دەبێ قسەکەی من لەو جیاکاریە بوو بۆ نمونەگەر من بتوانم بۆ سلێمانی دابین بکەم بەڵام بۆ هەولێر نتوانم یان لە هەولێر دابینی کەم بۆ سلێمانی نتوانم بەڕاستی ئەمە حکومەتداریە یان بەڕاستی ئەمە خزمەتکردنە سبەینەیەکێتی ئەو وەختە چۆن داوای دەنگی لە دەنگدەرانی هەولێر بکردا یان ئەگەر پارتی بیکە سبەینێ چۆن داوای دەنگ لە دەنگدەرانی سلێمانی بکە من باسی بابەتەکە کەم بە گشتگیری بە نیشتیمانی ئەجینا بەڵێ ئەزانم هەزاران کەس لە بەرپرس لە پەرلەمانتار لە خانەنشین لە وەزیر لە ڕاوێژکار لە بەڕێوەبەری گشتی بە تەوتینی موچە وەردەگرن و هەتا لەو ڕۆژانە کەسێک لە ناو هەولێر قسەی کردو دەڵێ من کێشەم 5 مانجیش موچە وەرنەگرم مشکلەم لێ دوایی دەرکەوت پۆلیسی فیدراڵی بوو من باسیەوە ناکەم حەقی هەموو کەسێکە بەڕێز دکتۆر باسەکەم لەسەرەوەیە کە ینی ئێمە ئێستا بین نیشتیمانیانە گفتوگۆ لەسەر ئەو پرسە بکەین ئەجینا یەکێتی غەڵەتی کردو پارتی غەڵەتی کردو باوە دەنگدەر حەق و حسابی لەگەڵ بکە ئەمە بڕەوا دەزانێت ڕاستی بەڵێ هەر زۆر ڕەواشە ینی ئەوەی کەوا وەکو بڕیارەکەی دادگای فیدرالی دەبێ هەموو تاکێک و مؤسسەیەک دەبێت پێوە پابند بێ جا ئەوەی سنووری ئەگەر یەکێتی تەنفیزی بکرد بە پارتی ناچار بوو لە دوای یەکێتی ڕۆژ ئەوش تەنفیزی دەکرد ئەوە خاڵش زۆر گرنگە دوو بەڕاستی لە هەرێمی کوردستان حکومەت نییە دەسەڵاتێک کلیپتۆکراسیە کۆمەڵە چەتەیەکن و چەند نازنا و لەقەبێکی حکومیان لە خۆیان ناوە سەرۆکی هەرێمە سەرۆکی حکوومەتە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەتە ئەوانە بەڕاستی دوو حزبی دەسەڵات هەرێم کوردستان بەڕێوە دەبن و هیچ پەیوەست نییە بە حکوومەت و دەوڵەتداری و هیچ پەیوەست نییە بە قوارەی هەرێمی کوردستان سەیری هێزە چەکدارەکانیان بکە پارتی جودایە یەکێتی جودایە
و سەیری تەنانەت ڕسومات و باج و زەریبە و گومرگەکانیشیان بکە هەر کەسە سنووری خۆی بەڕێوە دەبا و هەموو دەچێتە گیرفانی بەرپرسە حیزبیەکانی سنووری هەردوو زۆنی سەوز و زەرد و هیچ نایەتەوە ناو گیرفانی حکوومەت. کۆمپانیا حیزبیەکان ئەوان دێن دایرەی مرور بەڕێوە دەبن و تەندەروستی بەڕێوە دەبن، مختبرات بەڕێوە دەبن و شارەوانی بەڕێوە دەبن و ئێستا وای لێ هاتووە حکوومەت زۆر بچوک بووتەوە. حکوومەت بۆتە بەشێکی بچووکی ناو هۆبەیەکی کۆمپانیایکی حیزبی بەڕاستی. یعنی ڕۆژێک دێ من ئەوە وەکو پێشبینی دێرم ڕۆژێک هەر کەس بێزی نایە بێتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانش لەبەرەوەی ئەوەندە بچووک دەبێتەوە، ئەوەندە قێزەون دەبێت، ئەوەندە بێدەسەڵات دەبێت، هیچی لە دەست نامینێ. ئەو کاتی تەنانەت بەرپرسە باڵاکانی حیزبە دەسەڵاتدارەکانیش بێزیان نایە ببنە سەرۆکی حکوومەت چکەزان حکوومەت بە کاملی بۆتە بەشێک لە کۆمپانیا حیزبیەکان. زۆر ئەوە بابەتێکترێت لە هەرێمی کوردستان بەڕاستی نە حکوومەتەیە نە پەرلەمان هەیە نە دادگا هەیە، ئەوانە هەموو موسساتی حیزبی دێ قواری هەرێم بڕ لەو بابەتە ئەگەر دابەشی سەدی کەینیان بە ڕێژەی وەریگرین بەڕێز دکتۆر ڕعد چەندی پەیوەندی بە چەندی خەتای یان هەڵەی یان کەم و کورتەکە و کەم تەرخەمیەکە لە حکوومەتی فدراڵە چەندی دەکەوێت سەرشانیان خۆت دەزانی ململانەیە لە ناو حکوومەتی بەغداشەیە لە ناو لایەنەکانی پێکێنەری حکوومەتی بەغداشەیە ینی جگە لە کورد بە سونە و شیعەوە تەنانەت لە ناو ماڵی شیعەوە کێشە و گرفت و ململانەیە تەنانەت مەسەلەن ماوەیەک پێش ئێستا سەرۆکوەزیران لە هەولێر بوو و لە پیرمان بوو وتیان بۆ ئەوە هاتووە بەیعەد وەرگرێ بۆ سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. ینی پێدوانی ئەوانیش مجاملە و لە هەندێک حاڵەتدا مجاملەیان کردو و لە هەندێک حاڵەتدا گویان لە یاسا نەگرتووە لە هەندێک حاڵەتدا پابەند نەبوون بە بڕیارەکانی محکەمەی فیدراڵی. ئەو قسەی جەناب دەیکەی ڕێژەدانان زۆر ئەستەمە لەبەرەوەی بەرپرسیارەتەکان ئەمەتوانین بەرپرسیارەتەکان دابەشکەین وەکو دەستوری عێراقی وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی بەرپرسی یەکەم لە دابینکردنی بژێوی و موچەی فەرمانبەران و بژێوی خەڵکی هەرێمی کوردستان بریتە لە حکوومەت و قوارەی هەرێمی کوردستان دواتر بریتە لە حکوومەتی ناوەندی ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڵام بەس سەیریکە تەنانەت باز و ڕسومات و کۆمپانیاکان و داهاتەکان سیر دەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئەوە دەسەڵاتی منە بەڵام بۆ بەرپرسارەتەکانی بەرامبەر ئەو خەڵکە دەڵێ ئەوە ئیشی حکوومەتی عێراقیە وەکو دەستور وەکو بەرپرسارەتێکی سیاسی و ئەخلاقی بەرپرسی یەکەم بریتە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بژێوی خەڵک بەگشتی و موچەی فەرمانبەران بە تایبەتی ئەوە خاڵێکی گرنگە. دوو من لە هەموو مقابلەکان و تەنانەت لە هۆڵەکانی دادگای فیدرالی باسم کردووە کەوا حکوومەتی ناوەندیش بەشێکی زۆر سەرەکی هەیە لە ئەو فەوزایەکەوە لە هەرێمی کوردستان ڕوودا لەو زوڵمەیەکەوە لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕوودا چونکە حکوومەتی عێراقی لە جیاتی بێت سزای کۆمپانیا حیزبیەکان و حیزبە دەسەڵاتدارەکان و حیزبە چەتەکانی هەرێمی کوردستان بدات دێ ئیشە ئاسانەکە دەکا موچەی فەرمانبەران نانێری ئەوە ئیشە زۆر ئاسانەکە بەڵام ئیشە دەوڵەتداریەکە ئیشە دەوڵەتداریەکە عەفوەن کاکزانە ئیشە دەوڵەتداریەکە و وەکو حەقیش ئەوەیە پێویستە سزای ئەو حکوومەت و ئەو حیزبانە بدرێ ئەو بەرپرسانە بدرێ کەوا بوونەتە نەهامەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ نمونە نەوت بە قاچاق دەچێ حکوومەتی عێراقی ئاگدار نییان ئاگدارە هەمومان دەزانین حکوومەتی عێراقی ئاگدارە حکوومەتی عێراقی تۆ چۆن ڕێگت دەی نەوت ڕۆژانە نزیکەی 350,000 بەرمیل لە خاڵە سنووریەکانی سنووری ئێران و تورکیا بچێتە دەرەوە و بێ ئەوەی کەوا ڕێگری لێ بکەیت تۆ دێ ڕێگری لە نەوتی قاچاق ناکەی بەڵام دێ ڕێگەری لە موچەی فەرمانبەرەکی بەستە زمان دەکەیتەوە مافی خۆیەتی دەوام دەکا ئیش خۆی دەکا ماڵ و مناڵی لەسەر دەچی ڕێگری لە موچەکەی دەکەی ڕێگری لە قاچاق ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم کەس کە سوپاسی کرد محەممەد شیاع سوودانی بوو و بە دوور مەبینەوە ئاسایە لە سیاسەتدا خۆشت لە ناوەندێکی توێژینەوەی گرنگی مەسەلەن دەست لە ملیەکەن بۆ هاتە دوای انتخابات هاوپەیمانێتێکی شەبێ ینی گرفت لەو ڕۆ نییە ئەگەر گرفتێکی کاتی شەبێ بەڵام ئەوە ئێستا ماڵوێران بووە گیرفان بەتاڵ بووە ینی فەرمانبەر و موچەخۆرە ینی لە زاخۆش لە هەولێریش لە گەرمیانیش لە هەمووی
باشە من هەمان لەو ئەو پابندی کە جەنابەت باسی دەکەی لە حکوومەتی ناوەندی دەڵێ دادگا حکوومەتی فیدراڵی پابند کرد بە خەرجکردنی موچەی سەرجەم فەرمانبەران و خانەنشینان لە حکوومەتی فیدراڵەوە و هاوتای عێراق ئەسوە بإقرانیهم واتە وەک خۆی وەک باقی فەرمانبەرانی تری عێراق ئەو بڕیارە هەیە باشە بۆ حکوومەتی ناوەند ئەگەر مەبەستی سزادانە ئەگەر ململانەیەکی لەگەڵ یەکێتی هەیە ئەگەر ململانەیەکی لەگەڵ پارتیە ئەگەر بۆتە ڕقیش تەنانەت دایان ڕێگا هەیە وەک جەنابەت گوتت خۆیان ئاگان لە خاڵە سنووریەکانە خۆیان ئاگان لە نەوتە خۆیان ئاگان لە هەموو شتێکە بۆچی لەو ڕۆوە ناچن ململانێ بکەن بۆچی موچەی موچەخۆرانی هەرێم دەبڕن فەقیرێک دەبڕن مۆزڵەفێک دەبڕن خانەنشینێک دەبڕن قسەکەی من لێرە ئەوەیە بۆ ئەو دەنگەمان بەرزتر نەبێ ئەو ڕیتمە نەگۆڕین بەرامبەر بەوەی هەر بڵێن هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش پێی ئاسایی بۆتەوە هەر ڕخنێکی لی دەگری پێی ئاسایی بۆتەوە بەڵام دەنگێکی بەرزتر واقعەکە کەمێک بگۆڕین لە بەرخاتری حکوومەتی هەرێم نا لە بەرخاتری موچەخۆرێک پێی بڵێن کە تۆ هەر سزایەدەی بەڵام ئەوان لە مێدیاکان ئەیبینن بەڕێز دکتۆر با من یەک تۆ ببوورە درێژە بە قسەکەم دەم من لە بەغدا بوو ئەوان واوێ نادەکەن کە شعبی یان خەڵکی هەرێمی کوردستان زۆر ڕازیە لە دەسەڵاتی عراقی و زۆریش مەمنونە ئەوان حکومیان بکەن بەس دڕقیان لە حکوومەتی هەرێمە لە کاتێکە ئێمە کە بێموچە بووین یا موچەخۆری هەرێمی کوردستان ئێستا لەو دقەیە بێموچەیە هەڵەی هەردوو لایە سبەینی ئەوان دەست لەم لیەکەکەن بەڵام گیرفانی من و تۆ بەتاڵە قسەکەی من لەو ڕۆیە بۆ ئەو ریتمە نەگۆڕین بەس حکوومەتی هەرێم بۆ باسێکی حکوومەتی عراق و بەرپرسەکانی شینەکەین کە لەوانەیە سبەینێ لە پێنا ئەوە یەکێ بێتەوە سەرۆک وەزیر و یەکێ بێتەوە دوو وەزیر وەربگرێ دنیایەک سازز بۆ یەکێتیەکە بۆ پارتیەکە وڵا تەوەرەکان زۆر بوون پرسیارەکە یان تقریبا بەشێکی شیکاری پرسیاردا ئەگەر کرد جەناوت بەبیرم بێنەوە پرسیارەکان زۆر بوون بەڵێ بەس لەوانەیە لە بیری کەم پرسیارەکە ئەگەر جانابێت بەبیرم بێنیەوە زۆر باشە خاڵێکیان ئەوەیەکەوە بۆ حکوومەتی عێراقی تاوانبار ناکەن من ناڵێم هەر لە ناو دادگای فیدرالیدا و باسی ئەوم کردووەکەوە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارە بەرامبەر پێنەدانی موچە بە هەمان شێوازی حکوومەتی عێراقی تاوانبارە و جەنابەت دەڵێ پارتی لەگەڵ سوودانی لەوانەیە دوای انتخابات تحالف دروستکەن من پێ دەڵێم نەک دوای انتخابات هەر لە ئێستاوە تحالفیان هەیە و پارتی وعدی زۆر بە سوودانی داوەکەوە سەرۆکوەزیرانی داهاتوو ئێمە دەنگت دەدەینێ ئەگەر چاوپۆشی بکەی لە مەسەلەی تەوتین و ئەوانە بۆیە سیر دەکەین لە ماوەی ساڵێک و دوو مانجی ڕابردوو بەڕاستی سوودانی مزاملێکی زۆری پارتی کردووە و مماطلێکی زۆری کردووە لە جێبەجێکردنی حرفی بڕیارەکانی دادگای فیدرالی و زۆر بە حەماسەتەوە پەرۆشی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەبووە و ئەوەش تا ڕادەیەک بە ئاسایی ببین بەڕاستی چونکە کەسێک کەوا لە بەغدا بژی و چاوی لەوەی بێکەوە جارشتر بێتەوە سەرۆک وەزیران و پێی وابێکەوە هەرێمی کوردستان دوو حزبی گەورەی تێدایە بە تایبەتی پارتی گەورەترین حزبە لە هەرێمی کوردستان زۆربەی کورسیەکانی پەرلەمانی عێراق لە کورد بەشی ئەوە بۆیە طبعاً دێ مزاملێ ئەو دەکات زیاتر دواتر دێ مزاملەیە چێتی دەکات دواتر ئەوەی کەوا کورسی کەمی هەیە دوو کورسی و سێ کورسی و یەک کورسی مزاملە ئەوەی کورسی نییە کەوا میلەتە بەڕاستی حسابی بۆ ناکە یعنی ئەوە حاڵەتێکی سیاسی زۆر ئاسایی و نۆرمالە بۆ خەڵکانێکی کەوا پراگماتیکی بیر دەکەنەوە نەک بۆ شێوەیەکی مەبدەئی پێی وابێکەوە موچەخۆری هەرێمی کوردستان هیچ فەرقی نییە لەگە موچەخۆرێکی عێراقی و چۆن موچەخۆرێکی عێراقی جنسی عێراقی هەیە بەرپرسە سوودانی بەرپرسە بەرامبەری دەبی ئەویش بەرامبەر موچەخۆرێکی وەکو من لە هەولێرم لە سلێمانی لە چۆمانم لە قەڵاس زێمە دەبێ بەرپرسایەتی هەبی ئەوان ئەو بیرە ناکەنەوە بەڕاستی بیرێکی سیاسی تەسک دەکەنەوە بیرێکی دەوڵەتداریان نەکردوێتەوە و جەنابەت ئەو ڕخنەی لەم دەگرێ من خۆم ئەو ڕخنەم گرتووە دەڵێم حکوومەتی عێراق بۆ بۆرە دکتۆر مەبەستم ڕخنە نەبوو لە جەنابەت مەبەستم کۆی گشتی خیتابەکەی گفتوگۆکە لە عام لە عامی هەرێمی کوردستان خیتابی من وان نەبووە قەت نانای جەنابەت نا باسی ئەوم کرد گوتم ڕێکمەکە بگۆڕی وا چاکە ئەو ڕوونکردنەوەی جەنابەت خەڵکێک هەیە بەڕاستی خەڵکێک هەیە بە ناوی مامۆستای ناڕازی و فەرمانبەری ناڕازی پێی وایەکەوە ئەگەر وێنەیەک لەگەڵ ڕێیان کلدانی بگرێ پێی وایە بیکەوە حکوومەتی هەرێم سفر کاتەوە بەڵام حکوومەتی سوودانی بکاتە حکوومەتی ئیمامی عومەر ئەوە بەڕاستی ئەو نوع بۆ چون و خیتابە من هەر ئەسڵەن لای من مەقبول نییە
بەڵام وەکو بەرپرسەرەتی ئەخلاقی سیاسی دەستوری بەرپرسی یەکەم بریتە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسی دووەم بریتە لە حکوومەتی عێراقی ئەوە لای من وازح و دیارە و ڕوونشم کردوتەوە و بۆ جاری دووەم دیسان ڕوونی دەکەمەوە دادگای فیدرالی بەرپرسایەتی بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان داناوە و مقابل ئەویش بەرپرسایەتی بەرامبەر حکوومەتی عێراقی داناوە زۆر بەوازحی دەڵێت تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی عێراقی بیکات بەڵام چی بعد التەوتین واضحە بعدا من هەر ئەو کاتی بەڕاستی کاتێک بڕیارەکە خوێندراوە گوتم لێرەدا لەوانەیە ئیشکال دروست بێ بە تایبەتی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێی نەکات تەوتینەکە بەرەوپیری تەوتینەکە دێ کەوا زۆر لە قانزاتی بەڕاستی لە قانزانزی نەک تەنها حکوومەتی هەرێمی کوردستان و موچەخۆران تەنانەت لە قانزانزی قوارەی کۆی گشتی قوارەی هەرێمی کوردستانە کە سیرکە ئێستا نزیکەی مانجی تریلیۆنێکت بەس بۆ موچە لەلایەن عێراقەوە بۆ دێ تۆ تەنها 50 ملیارت داوە بڵێ کەواتە نزیکەی 20 قاتت لە عێراق وەرگرتووە تۆ 1 دینار داوەتە عێراق بەڵام عێراق 20 دیناری داوەتە تو کەواتە مناڵش دەزانی کەەوە لەو مامەڵەیە هەرێمی کوردستان زۆر قانزانزتی و حکوومەتی عێراقی زۆر زەرەرەتی و بەس بۆی زیاتر وازحەکەم مووقفی سوودانی حزبە سیاسیەکانی وەکو مالشی و قەیس خەزالی ئەوانە زۆر فشاریان کرد سەر سوودانی بۆی کەوا ئەو موچێ ڕابگرێت دەبێت پێی بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ بکرێت ئیجا موچەکە بێت بۆیە ئێستا ویستیە هەوڵیان داوەکەوە عێلاقەی نێوان سوودانی و پارتیش تێکدەن یعنی ئەو بابەت ئەگەر نا سوودانی عێلاقەی لەگە پارتی زۆر خۆشە و زۆر چاوی لەوەیە دووبارە دیسان کاندید بکرێتەوە بۆ سەرۆکی حکوومەت و پارتیش وعدی پێداوە بەڵام ئەوەیەکەوە ئایا لە حکوومەتی داهاتوو چەند ئەندام پەرلەمانی بۆ دەدات چەند کورسی بەنسیب دەبێت و ئایا هاوپەیمانەکانی دیسان ڕازی دەبن چکە بەڕاستی ئەوە سوودانی دەبێت هەندێک بای خۆشی عیبرە لە سەرۆکوەزیرەکانی پێش خۆی وەرگرێت دکتۆر لەگەڵمان دەبێت تۆ دکتۆر ڕێبین دانانەوە عەفوەن یەک تەوزیح دانانەوەی سوودانی ئەوەندەی پەیوەستە بە ناوماڵی شیعە و تەحالفاتی شیعە ئەوەندە پەیوەست نییە بە ڕەزامەندی پارتی وێچێتی بەڕاستی دەبێت سوودانی خۆشی دەبێت ئەوە بزانین نازانم ئەگەر ئێمە بزانین دەبێت سوودانی بزانێت وڵا ئەوە کەواتە زۆر باشە ببورە دکتۆر ئەگەر لەگەڵمان بینیەوە دکتۆر ڕێبین سەلامان لەگەڵە بە پرسیارەوەشی لێ بکەین بەڵکو دکتۆر ڕێبین سڵاو لێبێ ئێمە لێرە گفتوگۆیەکمان کرد ئەو مەسەلەی نەناردنی موچە بە کورت و مختصری لای بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە یان پەیوەندی بە حکوومەتی بەغداوە هەیە کامیان کەم تەرخەمن و ئەوان لەسەرەوە ئێمە باسیەوەمان کرد لەسەرەوە ڕەسەکان کە لە حزبە سیاسەکان هاتون زۆر کۆکو تەبان کێشیان نییە بەڵام ملەتەکە بۆ بە قوربانی بەبەستم نێوان حکوومەتی هەرێم و بەغدایە بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا سڵام بۆ جەناب تۆ میوانەکەی بەڕێز فەرزەمبینەران وڵاوی ڕوون و ئاشکرایە دیارە یانی ئەگەر ئێمە خوا مەیلمان لێ نەگۆڕێ یا خۆمان مەیل لە خۆمان نەگۆڕی ڕوون و ئاشکرا دیارە کە گەزێکی گەورەیە لە خەڵکی کوردستان دەکرێت لە ساڵی 2014ەوە پێشەوەی بەرمیدەنە و تێکبکۆشین ئێمە ئەم مەسەلەی بودجەی کوردستان کراوە بە مەسەلەیە کە وەکو فشار دژی خەڵکی کوردستان بەکاری هەرکاوە دوایی لە ناچاریە لە 2014دا دەست کراوە بە فرۆشتنی ئەو نەوتە و هەتاوەکو ئەمڕۆ سەرڕایەوەی غەدرێک کە بڵێن دانا ئەو ڕاست و پارۆ دەکرێت لە خەڵکی کوردستان بێتگەلەوە خۆشمان غەدر لە خۆمانەکەین هاتین بە زمانی کوردی ئەوەی عەرەبە سۆفێنەکانی بەغدا نەیانی کۆپێمان کوردەکانی خۆمان دەچن ئەی هۆنەوە زیارەتی کوردستان ئەوە دیچێتەوە کە خراپترین دەسەڵاتی کوردستانی لە ناو سایکۆلۆژیەتی کورداوایە کە نایگۆڕێتەوە بە باشترین دەسەڵاتی بێگانە لە کۆتایی حکایەتەکەدا ئەگەر ئەو جۆرە ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنانە ئەگەر مەبەستیانەوە بێ دەسەڵات کوردستانی لەکەدار بکەن و یا بڕۆکەن و وەکو ئەو بەڕەبەڕەیی پێ بکەن کە لە ناوڕاست و خوارووە هەموو ئاتار و پاتاری بەسەرێکەوە نەما لە 2019دا و تا ئێستاش جێگەی نەگرتوتەوانێت بە شێوەیەکی سەخام بیرانە ئەگەر بەبەستیانەوە بێ کوردستان وای لێبێ کوردستان وای لێ نایە لەبەرەوەی خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتەی بە فرمێسک و خوێنڕشتنی 100 ساڵ خەبات هێناوەتە وەکەوەی ئەوان نییە کە لە بە پشتی وەرخوانڵێن بە یەک دیواڵێت کە دەبابەکانی ئەمریکا و ئێران ئەوانە هاتن
ئەمە بڵێن حکوومەتێکی خۆماڵیە قەڵەبڕەوەیەکی کوردانەیە و هیچ عقلێکی عاقڵ نییە لەسەر عرض بڕوا بۆ قسەی بێنێ بڵێ حکوومەتێک دانیشتۆ ئەم وەرەقەم لەوەنانەی لە ژێر مێزەکەی خۆیان داناوە و تەوزیعی ناکات و کەناوی پارە و موچەیە و خەڵکەکەش تووڕە و دەهری بووە لە دەسەڵاتەکە و پێداویستی ڕۆژانی بۆ جێبەجێ ناکرێت ئەمە هیچ منطقێک ئەم قسەیە لێک نایەتەوانێ یعنی لەگەڵ منطق قارێک ناگرێ ئەم قسەیە چونکە یعنی تۆ بۆچی دەپارە یعنی بێ بەچی ینی بەچیەکە ئەم وڵاتە خاوەنددارێتەکەی بۆ ئەو دەسەڵاتەوە بۆ ئەو خەڵکی کوردستانە دەگەڕێتەوە و ئەو کورسیانەی کە پارتیە ناوێتی یاکێتیە ناوێتی لەو انتخاباتی ئەخیرە کە 72% دەنگدەران چوونەتە سەر سنوورەکانی دەنگدان بە ئیشراف و چاودێری ئەو بەغدایە کە میوانەکەی بەڕێزە هەنای بۆ بردبوو وەشکاتی لە خۆی کردووە و لە هەرێمی کوردستان کردووە یعنی بۆ خۆیان ئیشرافیان کردووە لەو انتخاباتی ئەخیرە بۆیە ئەو کورسیانەی کە هێنراوە ئەوە وایە کە تۆ یعنی قسەیەکی زبری نەکرۆکیش بکریتە ئەو بەغدایی کە بە شاری شەریفی ێزانن خۆیان یعنی چکە خۆی شرافەکە دیار بەس دکتۆر ڕێبین من ئەو ڕوونکردنەوە بدەم بەڕێز دکتۆر ڕێبین دکتۆر عەدوتی من لەگەڵ هۆڵی دادگای فدرالی وتومە کە بەڕاستی من لەگەڵ ئەوە نیم حکوومەتی ناوەندیش کەم تەرخەمی هەیە ینی ئەوە بە من ئەو شایەتێ بگوازمەوە چکە یعنی مرافعەیەکی کاردبوو دژی کوردستان و واضح بوو و ئەوە چکاتیان لە کوردستان کردووە لەلای ئەو عەرەبانەی بەغدا لەلای ئەو مەحکەمەیەی کە دەستی هەبووە لە قاوەغدانی کوردستان یعنی دەست پێ بکەن و ئەوەی بەدەستیان بێ ئێستا ئەو قەوارە ئیقلیمیەش هەر نەمێنێ یعنی ئەو بەپێی دەستورە ئەگەر بەدەستیان بڕوە چونکە کاتێک کە تۆ ئەم بەرزمەی جوڵاتنی تەڵقین و تەڵقینکاریە مامۆستا دەبێت تەکمیلەی فکرەکە بکە ڕاستە لەو قەرارەی مەحکەمەیە وتراوە کە دەبێت دوای تەڵقینکردن ئێمە مستحقاتی فەرمانبەر و مامۆستانی کوردستان دەنێرین بەڵام دەبێت ئەوەشی لە یاد بێ کە کتابێکی تەوزیحی بە ژمارە 111 لە 2024 ملحقاً بۆ ئەو قەرارە دەرچوو کە دەڵێ ئەو بانقانەی کە ڕێگە پێدراوە لەلایەن باقی مەرکەزیەوە خەڵکی کوردستان و فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆران بۆیان هەیە لەوێ حساب بکەنەوە و ئەوەش تەوتینە یعنی ئەو تەوتینە کراوە یعنی ئێستا ئەوەی کە ئەڵێ یعنی واجباتەکانی کوردستان جێبەجێ کراوە کەچی ئەڵێ وەڵا سۆدانی بجامەلەیەەکە یعنی ئێمە هاتین واجباتەکانمان جێبەجێ کردەوە پێی بڕیارەکانی دادگای فیدرالیەکەی کە نافیدرالی شەخۆی لە ئەسڵاو هەمویان کە کەوتنە بەردەمی هەڵوێستێکی جددی وەکۆی خۆر عەبدوڵڵا وەکۆی هەرێمی کوردستان و لە ترسی جاری خۆشیان لە بەرەوەی درێژە پێدەری ئەو سیاسەتە بوون کە لە دیوی ئەو دیوی یان ناقەوانێ بۆیان بڵێ داڕێژرا بوو وەکو دەوڵەتێکی هاوسەی وەکو ئێران درێژە پێدەری سیاسەتەکەی ئێران بوو یعنی یەکێتی ئەوروپا هەمی باس کرد لە 2024 کاتێکە بووە هەڵایەکی گەورە و هەوڵدرا کە هەوڵدرایکی هەر ئەسڵ کردیشیان وەکو شوێنی مشەڕیعیان کردەوە شوێنی پەرلەمانیان کردەوە بۆ خۆیان وەچوون بڵێن کۆتاکانیان هەڵوەشانەوە و دەستکاری یاسای هەڵبژاردنەکەی کوردستانیان کردەوەی ساڵی 90 ژمارەیەک ئەوەی هەڵبژاردنەکە بۆیە ئەوان وەکو بڵێ 275 ساڵ عێراقیان بردە دواوە کاتێک کە مۆنتسکیۆ باسی فەسڵی بینی سڵتاتیە کرد کە نابێ ئەم دەسەڵاتە تێکەڵاوی هەبێ لەگەڵ دەسەڵاتێکی تێدا دەسەڵاتی قەزاییە چۆنە بێت دەسەڵاتەکەی تێکەڵی دەسەڵاتی تەشریعی بکە هینی ئیقلیمی دکتۆر ڕێبین بە دیاری کراوی ئێستا ئەوەی کە موچە دوا کەوتووە موچە نایەت پارە نایەت پەیوەندی بەچەوە هەیە پەیوەندی بەوەی هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی نەکردۆ بە بڕیارەکانی محکەمەی فیدراڵی یان پرسێکی سیاسیە بە دیاری کراوی بە دەست لەسەر بریندام لە 100 پرسێکی سیاسیە لەبەرەوەی ئێمە لە 100 جاری ئابوسۆکردنی بینی هەولێر و بەغدایە 4 جار زیاتر نییە دانیشتمان لەگەڵ وەزارەتی مالیە کە معنی و تەکنیکیە یعنی هەر بۆ خۆی ئەمە ئاماژەیەکی سوور و واضح دیارەکە مەسەلەکە سیاسیە هەر لە بینی سیاسەکان نایە کۆبوونەوەکان خۆ ئەوە هەموو کەسێک دەیزانێ بە ئامار و بە وەرقە و قەڵەم و بە تاریخەوە ئەتوانین بیسەلمێنین کە هەمووی 3-4 جار لەگەڵ وەزارەتی مالیەکە ئیجتیماع کراوە و شێوە فەرمیەکەی بۆیە مەسەلەیەکی سیاسی سرفە
و بحتمی ئەوە مەسلەیەکی سیاسیە و ناقانونیە نادەستوریە نایاساییە نامالیە ناعورفیە ناەخلاقیشە لەبەرەوەی ئەو کتابەی کە ئەو خات و تەیفە دەری کردووە دەبێت پێشەوەی ئەو کتابەی دەرکردایە بەپێی ئەو میزانیەی ژمارە 11 ساڵی 2023 سێ ساڵێکە میزانی سێ ساڵەکەی عێراق لە بڕگەی بڵێ بڕگەی 12 و 13 و 14 تایبەتە بە کوردستان لە بڕگەی 14دا دەڵێ ئەگەر کێشەیە دروست بوو لە جێبەجێکردنی ئەم میزانیەدا سێ ساڵەیە دەبێ یەکەم خطوە لیژنەیەکی مشتەرەک لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالیا دروست بکرێ بۆ ئەوەی کێشەوە ئالاکاریەکە زۆر گەڵاڵە بکرێ و چارەسەری بۆ بدۆزرێتەوانێ لە ماوەی 15 ڕۆژە بەڵام ئەم خاتونە هاتووە یەکسەر کتابێکی دەرکرۆ و قەرارێکی فەرەخۆشی و یەکسەر میزانیەکەی بڕیوە هی 2025 هێشتا تەواو نەبووە 2023 و 24 دوو جاری دێ بڕیوینەتەوە لە جاری ترکە دەڵێ ئەوە نەقەرزاری چکە ئەوان پێشەوەی پارەکە بنێرن بۆ کوردستان بە قاسە لی بڕاوە ئەو دانانەمتیانە زۆر باسی 900 ملیارمانە کرد ئێستا باسی 400 ملیارە باش زۆر باشە دکتۆر بەڕێز دکتۆر ڕعەت دکتۆر ڕێبین پێی وایە ئەمە مجامەلە و ئەوە نییە جێبەجێکردنی بڕیارەکان بەوەی کە محەممەد شیع سوودانی بەرامبەر هەرێم کردوێتی دومیان وتی ئەم بڕیارێکی 100% سیاسیە بۆ چوونی بەڕێستان وڵاهی خۆی ئەگەر هەر حزبێکی کوردستان ڕای لەو قەراراتانە نییە دادگای فیدرالی با دەتوانێت ئەندامی دادگای فیدرالی خۆی سەحب کاتەوە و دەتوانێت وەزیرەکانی خۆیان سەحب بکەنەوە لە حکوومەتی سوودانی ئەندام پەرلەمانەکانی خۆیان لە عێراق سەحب بکەنەوە نەک ئەوەیەکەوە لە کەناڵەکانی میدیاکان شێوێنەوەیکەوە ئێمە پاڵپشتی حکوومەتی عێراقینەوە دژی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەریحی زۆر گوتومە ئەسڵا من هەری اعتراف بۆ ناکەم کەوا لە هەرێمی کوردستان حکوومەتەکە بێ بەڵکو دەسەڵاتێکی کلیپتۆکراسیە و کۆمەڵە چەتەیەک و دزێکن بە ناوی حکوومەتی حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڵام هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان و مێژووی کوردستان زۆر وازەحا پیرۆزە و دەبێت لە ناو دەستوری عێراقی چ مافێک هەیە بۆ هەرێمی کوردستان دەبێت پابند بین و هەموو لایەک دیفاعیشی لێ بکەینەوە خاڵش زۆر گرنگە و ئێمە کاتێک ڕوشمان کردەوە محکەمەی اتحادی خۆ بەس ئێمە نەسوینە کاکە سەرۆکی حکوومەتەکەی خۆیان چەندین جار کەیسی بردووە دادگای فیدرالی و دۆڕاندیوتی و بردیتیەوە یعنی چۆن خەڵکی ئاسایی ئێمە سوین پەنامان بۆ دادگای فیدرالی بردووە و ئەو حزبانەی هەرێمی کوردستانیش خۆیان پەنیان بردو بۆ دادگای فیدرالی ئەوە خاڵش زۆر گرنگە ینی وەرە چەندین کەیس پێ پیشان دەدەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای شتی کردویان پەرلەمانتەرەکانیان وەزیرەکانیان لە دادگای فیدرالی داوای شتیان کردووە ڕەفز کرایتەوە کەواتە چۆن ئێمە چوینە ئەوانش چوونە ئەگەر ئێمە خائینن ئەوانش خائینن ئەوە خاڵش زۆر گرنگە دوو ئەوانە خۆیان پۆست وەردەگرن و ناوێرن بەرامبەر سوودانی یەک فزە بکەن بەرامبەر حکوومەتی عێراقی یەک فزە بکەن لە کۆبوونەوەکان بەشدار دەبن و لە کۆبوونەوەکان بە هیچ شێوەیەک باسی موچی هەرێمی کوردستان ناکەن بەڵام دوای کۆبوونەوەکان دێن کۆمەڵە میدیایەکی خۆیان کۆ دەکەن وڵای ئێمە داکۆچیمان کردووە لە موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئێمە وامان بە سوودانی گوتووە وامان بە حکوومەتی عێراقی کردو کە چیز ئەساسی نییە چکە بەڕاستی ئەمڕۆ ئیشەکان زۆر ئاسانە وەکو جارانیە نیێنی بێ ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراقی ینی حکوومەتی عێراقی پەیجی هەیە سایتی هەیە و کاتێک کۆ دەبنەوە تەوەرەکانیان زۆر دیار و وازح و ئاشکرایە دەڵێ ئێمە لەسەر ئەو تەوەرانە کۆبووینەوە بڕۆ سەیری کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بکە بزانام ئەو وەزیرانی پارتی وێچێتی لە چ بەڕگەیەکیان زیاد کردووە باسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کرد لە چ کاتێکدا هەڵوێستیان هەبووە و ئێستا دەچن بە قەستی وا پیشان دەدەنکەوە ئێمە ناڕازینە لە کۆبنەوەی سوودانی بەشدار نابن لەو یەک دوو کۆبنەوەی ئاخیری بەشدار نەبوونە بەڵام وەکو مۆزەفێکی ئاسایی دەچن وەزارەتەکان بەڕێوە دەبن و هیچ کێشەیان نییە ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکە فێلکردنە لە خەڵکە بەڵام خەڵک ئێستا زۆر چاوی کراوەتەوە زۆر شارەزایە دەزانی فلان وەزیر موچە بە تەوتین وەردەگرێ بەڵام ڕێگرە بۆی کەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان بە تەوتین وەرگرن ئەگەر ڕاست دەکەن با ئەوانش موچەی خۆیان بێنە سەر بانقێکی هەژماری من و وەکو موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی خۆیان وەرگرن ئەگەر ڕاست دەکەن بەڵام ڕاست ناکەنەوەنە بەڕاستی ڕاستگۆ نینە زۆر باشە بەڕێز دکتۆر ڕێبین ئەین لە دەسەڵاتی ئێمە نەبوو جەنابەت درەنگ هاتی دەناو بەرنامەکە بەڵام پێم خۆشە دوا سەرنجی تۆ بزانم چکە کاتەکەم بەرەو کۆتاییە
من ممنون سپاسی گفتوگویە دەکەم کە داوت کردین کەمەتان لە بەڵام ئەم جۆرە معارەزە بوونە یا دیدارکردنی دەسەڵاتە بۆ خۆی معارەزە لە هەموو دنیادا دەبێت لە دەسەڵات زیاتر لە چاوی زیاتر دەسەڵاتەکە بپارێزە لەبەرەوەی چاوی دەوەیە کە ئەو دەسەڵاتە بگرێتە دەست نەک چاوی دەوە بێت کە بیرروخێن وێ ئەم نەوع معارەزەیە ئەم نەوع تیرکردنە پێت وایە دکتۆر ڕعد لەگەڵەوێ بیرروخێنێ دکتۆر ڕێبین بەتەمای وەرگرتنی دەسەڵاتی مامۆسازان نەنا بەبەستیانەوە بیرروخێنن نا بەبەستیانەوەیە گچکەیکەنەوە ئێستا تۆ دەسەڵات و حکومڕانێک و قەڵەمڕەوێک تەوێ وەری چۆن ئیشەکەی بۆەوەی کە تۆ شکاتی لێ بکەیت و تەوتیری کەیت و دەسەڵاتەکانی گوێ بکەیت و بخەیتە خاوغەوانی چۆن ئیش بۆ واکەی کە تۆ دەسەڵاتی لە داهاتوودا سبەینە گەر تۆ ئۆپۆزیسیۆنێکی شەریف و نیشتیمانی و خۆماڵی و بەرژەوەندی گشتی خواز و لە پەنای خەڵکای چۆن نەبێت تۆ چاو لەوە بێ ئەو دەسەڵاتی کە سبەینێ وەری دەگریت کلکوژەی کرابێت و قەلەقاوق درابێت و یا هەر نەبابێت آخرەوە کەواتە تۆ دیارە ئەڵقەڵێکی نەک مەسەلەکەیەوە مەسەلە ئۆپۆزیسیۆن بوون نییە ئۆپۆزیسیۆنە بێت لە چاوی زیاتر ئەو دەسەڵاتە بپارێنێت چونکە سبەینێ هی ئۆپۆزیسیۆنەیە بەڵام کە تۆ دەی بۆ ئیشەکەی بۆی کە لە قاوق بنرێ یا کارەکەی بۆی کە بە شەو ڕۆژ گوێ لە میوانەکە نیە دکتۆر ڕعد برادەران لە قاڵب بنرێ ئەو دەسەڵاتە کەواتە تو چاوەڕی وەرگرتنی دەسەڵاتەکە دیت چاوەڕێەوەی کە دکتۆر ڕعد باسیەوە کاکە ئەوان کە داوای دەسەڵاتەکەن یانەوێت دەسەڵات وەربگرن حەق نییە بیانەوێت دەسەڵات بچووک بێتەوە دەسەڵات بڕوخێن چکەوان دیارە گەر معارەزە بن چاویان لەوێ سبەینی دەسەڵات وەربگرنە بێ و دەسەڵاتە بە قووت بێ و حکومەتە بە قووت بێ بۆی سبەینی ئەوان وەری بگرن نەک چاویان لەوە بێبی ڕوخێن لە حکومڕان زیاتر باشتر بیپارێت ئەمە بەستیەوەیە بە دکتۆر باسیەوە کاکەڵان باشتر بیپارێزن با دەسەڵاتەکانی لە قاوق بردێ با سمعی ناشرین پێ بڕوخێنرێ و بڕوشێنرێ ئەمانە هەر ئەوی دژی عەقڵ و مەنتیقی ئۆپۆزیسیۆن بوونە لە هەموو دنیایە ئەمەیە کێشە سەرەکیەکە بەڵێ دکتۆر ڕعد وەکو دوا سەرنج بفەرمە وڵا کاک زانام هیچم جێلێنەوە گەر جەنابەت بۆ دووبارەکەی قسەکانی وڵا هەر ئەوە بوو دکتۆر ڕێبین باسی لەوە کرد حەقەوان کە ئۆپۆزیسیۆنن یان معارەزەن لەگەڵەوە بن کە حکوومەت بەهێزتر بێ دەسەڵات بەهێزتر بێ گەر چاویان لەوێ نابێ پەلوپۆی بکرێ سبەینە چکە ئەوان چاویان لەوێ دەسەڵات وەربگرن ئەگەر دەبێت لە حکومڕان زیاتر مەبەستیان پاراستنی ئەو دەسەڵاتە بێ ئەو حکوومەتە بێ هەڵبەتە نەک دەسەڵات ئەو حکوومەتە بێ لەبەرەوەی ئەوان سبەینێک کە هاتن حکوومەتێکی بێسەروبەر هەبێ چۆن چاچەکەن دیارە نێتیان وەرگرتنی حکومڕانی نییە وڵای خۆی هەر مستەلاحەکە هەڵەیە ئۆپۆزیسیۆن لە دەوڵەتی قانون و لە دەوڵەتی موسسات ئەوەیەکەوە چەند حزبێک یان حزبێک زۆری نەدێنێت بە مافی خۆی دەسێت دەسەڵاتەکە وەردەگرێ و ئەو حزبانێکەوە کەمینەنە کورسی کەم دێنن دەبنە معارەزە لە هەرێمی کوردستان شتی وای وجودی نییە زۆرینە و کەمینە و دەسەڵات و معارەزە بەڕاستی ئەوەی هەیە وەکو باسم کرد کۆمەڵە کەسێکن دەسەڵاتیان زەوت کردووە و بە هیچ شێوەیەک ئەو دەسەڵاتە تەسلیم ناکەن لەبەرەوەی خێر و بێری ئەو دەسەڵاتە سوودمەند بوونە لێ و من ئەگەر پێم بکرابە بەڕاستی پێم بکرابە چۆن لە کەرەج هاتوونەتەوە و دەمناردنەوە ئەوێ هەر خەریش سێ و ڕنین بان و وازیان لەو خەڵکە بهێنابە ئەگەر پێم بکرابە و ئەوان تریشمان دەناردەوە شوێنی خۆیان ئەو میلەتە ئیسراحەتی بکردبە بۆیە بەڕاستی ئەوانە نابێ بڵێ پێناسەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنێکی لە دەوڵەتێکی قانون و دەوڵەتی موسسات لە هەرێمی کوردستان نە موسسات هەیە نە دەوڵەت هەیە نە حکومڕانێکی ڕاستەقینە هەیە بەڵکو کۆمەڵە کەسێکن دەسەڵاتیان زەوت کردووە و بەکاری دەهێن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان و حزبەکەیان و کۆمپانیا و بنەماڵەکانیان سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕعد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکاران لە دادگای فیدراڵی بۆ تۆتین سپاس بەڕێستان لەولێرە و لەگەڵ مام و سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزشتە بەیوایەوەین کە ئەو جەدەلانە و گفتوگۆیانە بە کۆتا بێن بە خێر بشێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەینێش ڕۆژێکی مبارەکە و بە هیوایەوەین کە خوای گەورە پاڵپشتی هەموو لایەک بێ و خەڵکی هەرێمی کوردستانیش لەو نامەتی و برسێتی کە ماوەیەکی زۆرە تێیدا و چیرۆکی تراژیدی زۆرا و زۆر ڕۆژانە دەبیستین و دەبینین کۆتایی پێبێت و هەولێر و بەغداش بگەنە چارەسەرێک ئێمەش پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بڵخواتان